سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. سەپاندنی سزای زیندان بەسەر تاریق ڕەحیمپور لە شاری سنا، گیان لە دەستانی دایکێک و دوو کچەکەی لە خوراسانی ڕەزەوی، کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراوی فولات لە ئەحواز، دوورشمنووسینی لاوانی شۆڕشگێر لە تەورێز، بێسەر و شوێنکردنی زۆرەملێ شیرین سەعیدی لە زیندانی ئەوین، ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی پوشاک لە بەنگڵادێش. درێژەی هەوڵەکان: سەپاندنی سزای زیندان بەسەر تاریق ڕەحیمپور لە شاری سنا. تاریق ڕەحیمپور تەمان 39 ساڵ خەڵکی گوندی ئەوی هەنگی سەر بە شاری سنا لەلایەن لەقیەکی دادگای انقلابی سنا بە سەرۆکایەتی قازی کەرەمی بە تۆمەتی پرۆپاگەندە لە دژی حکوومەت و ئەندامێتی لای یەکێک لە حیزبە نارەکانی ڕەژیم بە 3 ساڵ زیندان ماحکوم کرا. تاریق ڕەحیمپور دوانی ڕۆی ڕۆژی چوارشەممە 29 خەرمانانی 1401 هەتاوی لە هێرشی 12 ئەندامی ئیدارەی تلعات بۆ سەر شوێنی کارەکەی لە شاری سنا بە تونند و تیژیەوە دەست بەسەر و دەست بەسەر هێندێک لە کەلوپەلە شخصیەکانی داگیرە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و لە گرتوخانەی ئیتلاعاتدا بە مەبەستی دامپێدانانی زۆرم لە شکنجە کراوە. شانی باسە کە تاریق ڕەحیمپور سەرەتای مانگی خەزەڵوەری 1401 هەتاوی بە دانانی بارمتەی 1 ملیارد تمەنی تا کۆتایی دادگاییەکەی بە شێوەیەکی کاتی لە زیندانی ناوەندی سنا ئازاد کرا. گیان لە دەستانی دایکێک و دوو کچەکەی لە خوراسانی ڕەزەوی. بە پێی راپۆرتەکان ژنێک لە گوندی گەپی سەر بە شارستانی دەرەگز نەوتی بەسەر خۆی و دوو کچ و کوڕەکەی کردووە و ئاگری لە جەستەیان برداوە. بە پێی زانیاریەکان ڕۆژی یەکشەممە 12 خاکەلێەوە ژنێکی کوردی خەڵکی گوندی گەپی سەر بە شارستانی دەرەگەز ئاگری لە خۆی و منداڵەکانی بەرداوە. لە ئەکامی ئەو ڕووداوەدا ژنەکە و دوو کچەکەی گیانیان لەدەستاوە، کوڕەکەی بە برینداری ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بەوتەی پۆلیسی دەرەگەز ئەو ژنە بە هۆکاری هەژاری و کێشەی خێزانی ئەو کاری کردووە. گواستنەوەی عەلیڕەزا قەمبەری و جەواد محەممەدی فەرد بۆ زیندانی ورمێ. عەلیڕەزا قەمبەری و جەواد محەممەدی فەرد شارۆمەندانی خەڵکی ورمێ بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئەو شارەکراون. جەواد محەممەدی فەرد لە مانگی پوشپەڕی 1401 و عەلیڕەزا قەمبەری لە مانگی گەلاوێژی هەمان ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری ورمێ دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعات گوازراونەوە. مانگی سەرماوەزی هەمان ساڵ ئەو چالاکە مەدەنیە بە دانانی وەسیقە ئازاد کرا، بەڵام لە مانگی پوشپەڕی ساڵی 1402 لەلایەن لەقیەکی دادگای انقلابی ورمێ بە تۆمەتی لیدری ناڕزایەتیەکان، پێکهێنانی گروپی نایاسایی و هەوڵی تێکدانی ئاسایشی گشتی بە 4 ساڵ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 16 مانگ زیندان ماحکوم کراوە. هەروەها عەلیڕەزا قەمبەری بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە نایەرەکانی ڕژیم بە 4 ساڵ زیندان، بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 16 مانگ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 8 مانگ زیندان سزادراوە. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فولات لە ئەحواز. ڕۆژی شەممە 18 خاکەلێوە ژمارەیەک لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی گروپی ملی فولادی ئەحواز لە بەردەم شرکەت کۆبوونەوە، بەڵام هێزەکانی حراست هێرشیان کردە سەریان. بە پێی راپۆرتەکان ژمارەیەک لەو کرێکارانەی شرکەتی فولاد کە لە سەرەتای ساڵی تازەوە بێکار کراون لە بەردەم شرکەتدا بە هەڵدانی خێوەت خوازیاری گەڕانەوە بۆ سەرکار بوون، بەڵام هێزەکانی حراست بە باتوم و چۆماخ هێرشیان کردوێتە سەریان و کۆبوونەوەکەیان تێکداوە. دروشمنووسینی لاوانی شۆڕشگێر لە تەورێز. ڕۆژی هەینی 17 خاکەلێەوە لاوانی شۆڕشگێڕی تەورێز دیواری ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێی زانیاریەکان لاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی تەورێز هاوکات لەگەڵ ساڵ ڕۆژی لەدایکبوونی حەمید ڕەزا ڕوحی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە دیواری شارەکەیان بە دروشمەکانی مەرگ بۆ خامنەی و ژن ژیان ئازادی نەخشاندووە.
بێسەر و شوێنکردنی زۆرم لێ شیرین سەعیدی لە زیندانی ئەڤین. شیرین سەعیدی مامۆستای زانکۆی ئارکانزاسی ئەمریکا و پسپۆر لە بواری زانیاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەی 100 ڕۆژە بەبێ هۆکار دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی شیرین سەعیدی مانگی بە فرامباری 1402 هەتاوی پاش سەفەرکردنی بۆ ئێران لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئەڤین ڕاگرسرا. ئەو مامۆستای زانکۆە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە هەوڵ بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و چالاکی تەبلیغی دژ بە نیزام تۆمەتبار کراوە. هەرچەند قۆناغەکانی لێپرسینەوەی ئەو بەندکراوە کۆتایی هاتووە، بەڵام هێشتا جەلەسەی دادگاییکردنی بەڕێوە نەچووە و بلا تەکلیف لە زیندانی ئەڤیندا ڕاگیرەوە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی وەحید بەنی ئامریان لە زیندانی ئەڤین. چارەنووسی وەحید بەنی ئامریان چالاکی سیاسی خەڵکی تاران پاش 100 ڕۆژ بەندکران بە ناڕوونی لە بەندی 209 زیندانی ئەڤیندا ماوەتەوە. وەحید بەنی ئامریان لە ڕێکەوتی یەکی بە فرامباری 1402 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری تاران دەست بەسەر کرا. شانی باسە کە هێشتا هۆکاری بەندکرانی ئەو چالاکە سیاسیە ڕوون نەکراوە، بەڵام ناوبراو پێشتر وە لە ساڵی 1970 هەتاویش جارێک دەست بەسەر و لە 2 پەروەندەی جیاجیادا سەرجەم بە 18 ساڵ زیندان و دوورخستنەوە لە زێدی خۆی مەحکوم کرابوو. ناوبراو مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو کەوتە بەر لێبوردنی گشتی و لە زیندانی ڕەجایی شاری کەراج ئازاد کرا. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ لە زاهدان. ڕۆژی چوارشەممە 15 خاکەلێوە شارۆمەندێکی بەلوچی خەڵکی زاهدان بە ناوی کەریم سالارزەهی بە تەقەی بەکرێگیراوانی ڕژیم کوژرا. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، کەریم سالارزەهی خەڵکی گوندی گەوهەرکێوی زاهدان بووەوە لەلایەن بەکرێگیراوانی حکوومەت لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە دراوەتە بەردەستڕەژی گولە و دەستبەجێ گیانی لەدەستاوە. بە پێی ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2023 زاینیدا 150 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستاوە و 20 کەسی دیکەش بریندار بوو. ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی پوشاک لە بەنگڵادێش. ڕۆژی هەینی هەفتەی خاکەلێوە ژنانی کرێکاری شاغڵ لە سەنعەتی جلوبەرگی بەنگڵادێش بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی هەقدەستە دواخراوەکان و پەرداخ نەکردنی پاداشت و جێژنانەی کۆتایی ساڵ خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان سەدان کرێکار لە ژێر ئاڵای فدراسیۆنی کرێکارانی پوشاکی بەنگڵادێش لە شاری داکا خۆپیشاندانیان کردووە و بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری پێدانی هەقدەستی دواخرا و هەروەها پاداشت و جێژنانەی کۆتایی ساڵ بوون. اتحادیەی کرێکارانی سەنعەتی پوشاکی بەنگڵادێش هۆشداری داوەتە دەوڵەت کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە لە سەرانسەری وڵات مانگرتنی سەرتاسەری بەڕێوە دەبن. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە بەندەرەکانی شیلی. کرێکارانی شاغڵ لە بەندەرەکانی وڵاتی شیلی ڕۆژی هەینی هەفتەی خاکەلێوە لە ناڕزایەتی بە کەمکردنەوەی هێزی کار و نەبوونی ئەمنیەتی شۆنی کار دەستیان لە کار کێشاوە و بۆ ماوەی 24 سەعات مانیان گرتووە. بە پێی راپۆرتەکان بەندەرەکانی شیلی ڕێگای سەرەکی هەناردەکردنی مس، لیتیۆم و میوە بۆ وڵاتانی دیکەی جیهانە و بە مانگرتنی کرێکاران کار و چالاکیەکانیان ڕاگیراوە. بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، کرێکاران جادەکانی گەیشتن بە بەندەرەکانیان داخست و 24 کاتژمێر کاتیان بە دەوڵەت داوە تاکو و خواستەکانیان جێبەجێ بکات. دوا هەواڵمان سەبارەتە بە لە سەرکاردەرکردنی 700 کرێکار لە شرکەتی ئەپڵ. شرکەتی ئەپڵ لە ئەمریکا 700 کرێکاری لە 8 دەفتەری کاری لە شاری سانتا کلارای کالیفۆرنیا لە سەرکار دەرکردووە. بە پێی راپۆرتی بلۆمبێرگ پاش یەک دەیە سەرمایه‌گوزاری ملیارد دلاری لە پرۆژەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیل لەلایەن شرکەتی ئەپڵ و شکستێنانی پرۆژەی تایتان 700 کرێکار لەلایەن بەڕێوەبەرانی شرکەتەوە لە سەرکار دەرکراون. هەرچەند شرکەت بەشێک لە کرێکارانی بۆ بەشەکانی زیرەکی دەستکرد و ڕۆباتێک گواستوتەوە، بەڵام زۆربەی کرێکاران بێکارکراوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی دێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.